هاتوونێک دایە حاجیەک لە بنەسڵاوە پامێرمان کۆمەڵی فۆتۆی ماڵەکانی گرتووە ماڵەکان بەڕاستی سەرنجڕاکێشە بەڕاستی جێگەی دەستخۆشیەکە لە ئاستی تاک لە ئاستی ماڵێک تۆ ئەوەندە گرنگی بە ژینگە بدەیت ئەوەندە گوڵ و گوڵزاری جوان لە ماڵەکە تا هەبێ هەرچەند بەخێوکردنی قورس بێت تۆ ئەو ئەرکە بخەیتە ئەستۆی خۆت و بەخێویان بکەیت جا دایە حاجەکە پامێرمان قسەی لەگەڵا کردبوو ئەو وتبووی ئەمە ئەرکی زۆر قورسە 15 ساڵە ئەم گوڵ و گوڵزارە لە ماڵەکەمان نەبڕاوە هەندێک جار ئاو نەبووە بەڵام ئاومان بۆ پیاکرۆ بە کوڕەکانم وتووە بە تەنکەر ئاو بێنن پێش ئەوەی خۆمان ئاوەکە بەکاربێنین گوڵەکانم پێ داوە جاڵێ هەندێک لە گوڵەکانم هەموو ڕۆژە دەبێ ئاو بدرێن هەندێکیشیان ڕۆژنا ڕۆژە یان دوو ڕۆژجارێ ئاو دەدرێن بە گیان و بەدڵ گوڵەکان بەخێو دەکا بەبێ گوڵەکانەڵێ ئاو نەبێ خۆمان بیخۆینەوە بەس ئەو گوڵانە ئاویان هەبێ ئەو مەنزەرەمان لێ تێک نەچێ جا گرنگە هەر کەس لە لای خۆیەوە لە هەر شارێکەوە لە هەر کۆڵانێکەوە تا گاتەوە سەرماڵێک دار بچێنن نەمان بچێنن گوڵدانێن خزمەتیان بکەن بۆ ئەوەی کە هەم ژینگەکە جوان بێ هەم ژینگەیەکی تەندروست و چاومان تێر بێ بە گوڵ و گوڵزار و درەختی ناوازە